لە پێشوازی مانگی ڕەمەزانی پیرۆزدا مامۆسایانی ئاینی شاری کەرکووک خۆیان ئامادە دەکەن و داوا لە موسڵمانان دەکەن بە جۆش و خۆشەوە پێشوازی لەو مانگە پیرۆزە بکەن و خۆیان لە نێو خۆیان و لەگەڵ خوای گەورە ئاشت بکەنەوە بە دڵێکی فراوان و پڕ لە ئیمان لە پێشوازی مانگی ڕەمەزاندا چاوەڕوان بن. واجبە لەسەر مسلمانان بە دڵخۆشیەوە بە شادمانیەوە پێشوازی بکەین لە مانگی قورئان، چکە مانگی ڕەمەزان ڕۆژوی ڕەمەزان ڕوکنێکی گەورەی دینی ئێمەیە. مانگی ڕەمەزان مانگی سەرکەوتنە، مانگی تێکۆشانە، مانگی تازەبوونەوەی ئیمانە، مانگی ڕزگاربوونی مرۆڤەکانە. لەبەرەوە ئەبێ هەموو ئینسانیەت بە ئەو پەڕی شادمانی دڵخۆشی و استیقبالی ئەم مانگە بکە. بەوە نییە هەنی خەڵک بە هەڵێ لێ تێگەشتن کە پێشوازی لە مانگی ڕەمەزان بەوەیە شتومەکێ زۆر بکڕی لە بازار و خەزنێکی لە ماڵۆ یاخۆ شتومەک گرانکەی. ئەوە هەڵەیە پێشوازیکردن لە مانگی ڕەمەزان کە بەڕاستی و دروستی ئەوەیە یەکەم شت خۆمان ئاشتکەینەوە لەگەڵ خوای گەورە و میهرەبانە، خوای گەورە لەگەڵ خۆمان ڕازیکەین، خۆمان نزیکەینەوە لە خوای گەورە و میهرەبان و ئاش بوونەوەیەک لەگەڵ خەڵکیە، لەگەڵ دراوسێ و لەگەڵ کەس و کار، لەگەڵ برادەر و لەگەڵ دۆست و ئەحبابە. ماوەی 2 ساڵە هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز هاوکاتە لەگەڵ نەخۆشی کۆرۆنا و قەدەغەی هاتوچۆدا مامۆسایانی ئاینی وێڕای جەختکردنەوە لە پابەندبوونی هاوڵاتیان لە کاتی نوێژی تەڕاویح و چوونیان بۆ مزگەوت بە ڕێنمایە تەندروستیەکانەوە هۆشداریش دەدەن لە داخستنی مزگەوتەکان لە مانگی ڕەمەزاندا. و ئەو ڕێنمانی کە دانراویشە لە ئەو لژنەیەوە لژنەی بواری سەحیە ئەوانەیە کوا بۆمانێنداناوە ئێمە هەر کەسێک کە دێت لە ماڵەوە دەستنوێژی خۆی هەڵبگرێت و کەمامە بکاتە دەمی و ئەگەر لە کاتی نوێژەکانیشا بینیان هەبێت بۆ ئەوەی کە بە ئاسانی نوێژەکانیان بکەن و ئینشاءڵڵا ئێمە ئومێدمان هەیە کە مزگەوتەکان بە کراوەی بمێنێتەوە بکرێتەوە وەدا نەخرێت. ئێمە داواکارین کە لە خوای پەروەردگار ئینشاءڵڵا ئەو شتە ڕوو نەدا کە مزگەوتەکان لە مانگی ڕەمەزاندا بخرێ، بەڵام ئەگەر داخرا ئەوە چاوەڕێی مامۆسایانەکەی بزانین چه هەڵوێستێکیان هەبێت، چونکە بەڕاستی ئێستا ئەتوانم بڵێم خەڵکێکی زۆر غاڵبی عوزما لە خەڵکی متمانەی بە قەرارەکانی ئەو بەڕێزانە نییە کاتێک کە قەرارێکە دەن لەم لاوە مزگەوتدا بخەن و لەو لاشەوە کەنیسە بکرێتەوە، لەم لا مزگەوتدا بخەن و لەو لا کافتریاکان بەکراوەی بمێنێتەوە، یعنی ئەمە جێی پرسیارە بەڕاستی. هەفتەی داهاتوو پێدەینێنە نێو مانگی ڕەمەزانی پیرۆزەوە هاوڵاتیانی شار و شارۆچکەکانی کوردستان بە جۆش و خڕۆشەوە لە پێشوازی ئەو مانگە وەستاون. مامۆسایانی ئاینی ئامۆژگاری موسڵمانان دەکەن لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزاندا ئیمانیان زیاتر پتەو بکەن و سەرقاڵی پەرستش و جێبەجێکردنی فەرمایشتەکانی خوای گەورە بن و هاوکاری هەژار و منداڵانی بێباو بکەن و بەهۆی ئەو کارانەوە خوای گەورە لە خۆیان ڕازی بکەن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.